سڵاتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتەوەڵەکانی ئەمڕۆ سێشەممە سەرەتا سەردێڕی چەندەوە. دەست بە سەرکردنی سێ هەوڵاتی لە بیجار، ئەردەبیل و فەردیس، تۆمەتبارکردنی سێ بەندکراوی مەسەبی کورد بە بەغی، کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی قەند لە شوش، ناڕزایەتی ماڵگزراوانی مۆدیران خودرۆ لە تاران، مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان، کۆبوونەوەی کرێکارانی بێکارکراوی کارخانەی MDF لە شوش، پشتیوانی سەندیکای کاری هۆلەند لە شەریفە محەممەدی و کۆبوونەوەی ئێرانیانی سوئێت دژ بە کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە بیجار، ئەردەبیل و فەردیست. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی بە ناوەکانی ئەکبەر نەجەفیان تەمەن 6 ساڵ و خەڵکی بیجار، ناهید بێهروزی خەڵکی فەردیس و شارۆمەندێکی خەڵکی ئەردەبیل لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. ئەکبەر نەجەفیان شارۆمەندی بە ساڵاتچووی خەڵکی بیجار بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی لەبەردەستانیە. لەلایەکی دیکەوە شارۆمەندێکی بەهایی خەڵکی شارۆچکەی فەردیسی کەرەج بە ناوی ناهید بێهروزی لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کەلوپەلە شەخسیەکانی داگیراوە. هەروەها شارۆمەندێکی خەڵکی ئەردەبیل کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە بە بیانووی دانانی وێنەی بێحیجابی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست بەسەر کراوە. تۆمەتبارکردنی سێ بەندکراوی مەسحەبی کورد بە بەغی. سێ چالاکی مەسحەبی خەڵکی بۆکان بە ناوەکانی سولەیمان ئەتهەمی، حسەین خوسرەوی و هیوا نووری کە زستانی ڕابردوو دەست بەسەر و بۆ زیندانی ورمێ ڕاگوێزرابوون لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە بەغی ئەندامێتی لە گروپە توند ئاژۆ مەسحەبیەکان و تەبلیغ دژی نظام تۆمەتبار کراون. ئەو هاوڵاتیانە لە کاتی بەندکران لە گرتوخانەی ئیتلاعاتی ورمێدا بۆ ماوەی 3 مانگ بە شێوەیەکی سەخت ئەشکەنجە و ئازار دراون بۆ ئەوەی دان بە تاوانێکدا بنێن کە ئەنجامیان نەداوە. سەپاندنی تۆمەتی بەغی بەسەر سولەیمان ئەتەمی، حسەین خوسرەوی و هیوا نووری گیانیانی خستۆتە مەترسیەوە و ئێعدامی 7 چالاکی مەسحەبی بە تاوانی خەڵکی مەهابادمان وەبیر دێنێتەوە کە پاش 15 ساڵ بەندکران یەک بە یەک لە سێدارەدران. شانی باسە کە ئەو سێ شارۆمەندە لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی قەند لە شوش. ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێش کرێکارانی کارخانەی قەندی شوش بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی کارخانەی قەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شاری شوش خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست، گەڕانەوەی هاوکارە لەسەر کاردەرکراوەکانیان بۆ سەرکار و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوو. ناڕزاتی ماڵدزراوانی مۆدیران خودرۆ لە تاران. ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێژ ماڵدزراوانی شرکەتی مۆدیران خودرۆ بۆ چەندمین ڕۆژی بەردەوام لە بەردەم دەفتەری شرکەت لە تاران کۆبوونەوە. ماڵدزراوانی مۆدیران خودرۆ ماوەی 5 مانگە چاوەڕێی پێدانی ئۆتۆمۆبیل، بەڵگەی یاسایی ماشێن و کارتی سوتەمەنین، بەڵام بەڕێوەبەرانی شرکەت وڵامی داواکاریەکانیان نادەنەوە. پێشتریش محەممەد ڕەزا غەفاری بەرپرسی شرکەتی تراوەتنۆین لە قەزوین بە بیانووی هاوردەکردنی ئۆتۆمۆبیلی بیانی پارەیەکی زۆری لە خەڵک کۆ کردبەوە، بەڵام نە ئۆتۆمۆبیلی ڕادەستی خەڵک کردو نە قەرەبووی زیانەکانی کردوێتەوە. مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان. کەشاوەرزانی ئیسفەهانی ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێش بۆ جارێکی دیکە لە ئاسنەدانی حەقئاوەی زایەن دەڕوت ناڕزایەتیان دەربڕی. بە پێی ویددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە کە شاوەرزانی ئیسفەهانی بە تراکتۆرەکانیانەوە
لە مەیدانی خۆراسگان مانیان گرتووە کە شاوەرزانی ناڕازی بە داخستنی جادەی ئیسفەهان خوازیاری پێدانی حەق ئاوە و قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. شانی باسەکە کە شاوەرزانی ئیسفەهانی داوایان لە هاوکارەکانیان کردووە بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان پەیوەست بەو مانگرتنە بن. کۆبوونەوەی کرێکارانی بێکارکراوی کارخانەی MDF لە شوش. کرێکارانی بێکارکراوی کارخانەی MDFی شوش ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێش لە ئاسناڕوونی چارەنووسیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان بەڕێوەبەرانی کارخانەی MDFی شوش بە بیانووی بڕینی کارەبا و نەبوونی سەرچاوەی دارایی 160 کرێکاریان بە 10 بۆ 15 ساڵ پێشینەی کاریەوە لە سەرکار دەرکردووە بەبێ ئەوەی داخوازیەکانیان پەرداخ بکەن. کرێکارانی ئەو ناوەندە سەنعەتیە ماوەی 2 ڕۆژە لە نێو مەحەوەتەی شرکەت کۆ دەبنەوە و داوا دەکەن بگەڕێنەوە سەرکارەکانیان. گیان لە دەستان و برینداربوونی 7 کرێکار لە چەند شاری ئێران. بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار 7 کرێکار لە شارەکانی ئیسفەهان، هەمەدان، ساوە و ڕەفسەنجان تووشی ڕووداوی کار هاتن و بەو هۆیەوە 2 کرێکار گیانیان لەدەستا و 5 کرێکاری دیکەش بریندار بوون. ڕۆژی دووشەممە کرێکارێکی ساختمانی لە شاری هەمەدان بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستا. لە شاری ڕەفسەنجان شۆفێرێکی لیفتراگی شاغڵ لە مەعدەنی مسی سەرچەشمە بەهۆی وەرگەڕانی لیفتراگ گیانی بەخت کرد. لە شاری ئیسفەهان بەهۆی ڕووخانی دار و پردوو بەسەر 2 کرێکاری خەڵکی ئەفغانستان هەردوو بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کرا. هەروەها لە شاری ساوە بەهۆی ئاگرکەوتنەوە لە کارگەیەکی بەرهەمهێنان 3 کرێکار تووشی سووتانی جەستن. ئێدامی بەندکراوێک لە زیندانی میناپ. بەیانی ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێش شارۆمەندێکی بەلوچ بە ناوی مەهیم جەنگی زەهی خەڵکی گوندی گابریکی جاسک لە زیندانی میناپ لە سێدارەدرا. بە پێڕاپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ، مەهیم جەنگی زەهی چەند ساڵ لەوەبەر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەس دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم کرابوو. بە پێی ئامارەکان لە 6 مانگی سەرەتای ساڵی 2024 زاینیدا بەلانی کەم 34 هاوڵاتی بەلوچ لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئێعدام کراون کە 27 کەسیان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەرەوە بوو. دۆخی خراپی تەندروستی معلمێکی بەندکراو لە زیندانی ئەهواز. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، عەلیڕەزا مەرداسی معلم و چالاکی سیاسی خەڵکی ئەهواز ماوەی 1 ساڵە بلا تەکلیف لە زینداندا ڕاگیراوە و لە دەست ڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە. عەلیڕەزا مەرداسی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە موحاربە و ئەفساد فیل ئەرز تۆمەتبار و لە حاڵێکدا هێشتا دادگایی نەبووە ڕەوانەی زیندانی شەیبانی ئەهواز کراوە. ئەو چالاکە فەرهەنگیە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و دەرمان بێبەش کراوە و ئێستا دۆخی تەندروستی جەستەیی و دەرونی ناجێگیرە. پشتیوانی سەندیکای کاری هۆلەند لە شەریفە محەممەدی. سەندیکای کاری هۆلەند ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێژ لە نامەیەکدا کە بۆ بەرپرسانی کۆماری ئیسلامی نردویەتی وازیاری ئازادی بێشەرت و مەرجی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ڕەشت بوو. سەندیکای کاری هۆلەند لە نامەکەیاندا کە بۆ مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێرانیان نردووە ئاماژەیان بە خەباتی شەریفە محەممەدی بۆ سەرەتاییترین مافەکانی چینی کرێکار کردووە و ڕیان گەیاندووە سەپاندنی سزای ئێدام بەسەر کەسێک کە بۆ کۆمەڵگایەکی باشتر تێدەکۆشێت نیشانەی دژایەتی دەسەڵات لەگەڵ ئینسانیەتیە. سەندیکای کاری هۆلەند خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای نامرۆڤانەی ئێعدام، ئازادی بێشەرت و مەرجی شەریفە محەممەدی، پێدانی مافەکانی، ئازادی ڕادەربڕین، دامەزراندنی ڕێکخراوەی سربەخۆ و کۆبوونەوە و مانگرتن بە کرێکاران و هەموو کۆمەڵگای ئێرانە. کۆبوونەوەی ئێرانیانی سوئێت دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێژ کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی سوئێت لە کۆبوونەوەیەکدا پشتیوانی خۆیان لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی نیشاندا.
ئێرانیانی ئازادی خواز لە شاری مالمۆی سوێت کۆبوونەوە و بە وچنەوەی دروشت سەپاندنی حکمی ئێعدام بەسەر شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی هەروەها تۆمەتبارکردنی نەسیم غوڵامی سیمیاری و وریشە مرادی بە بەغی واتە چالاکی چەکدارانە دژ بە حکوومەتیان بە توندی شەرمەزار کرد. بەشداربووانی ئەو چالاکیە داوایان لە کۆمەلگای جیهانی کرد گوشارەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی چڕتر بکەنەوە بۆ ئەوەی هەموو بەندکراوانی سیاسی و مەدەنی ئازاد بکرێن. دووە هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی خەڵکی ڤێنزوێلا دژ بە مادۆرۆ. ڕۆژەی دووشەممە هەشتی گەلاوێژ و پاش ڕاگەیاندنی سەرکەوتنی نیکۆلاس مادۆرۆ لە هەڵبژاردننی سەرۆک کۆماری ڤێنزوێلا خەڵکی ئەو وڵاتە ڕژانە سەر شەقام و لەگەڵ پۆلیس بە شەڕ هاتن. ڕۆژی ڕابردوو نیکۆلاس مادۆرۆ ڕایگەیاند کە 51% دەنگەکانی بۆ خۆی مسەوەگەر کردووە لە حاڵێکدا پێش ئەوەی ژماردنی دەنگەکان کۆتایی پێبێت. ئۆپۆزیسیۆنی دژبەری مادۆرۆ 70% دەنگەکانی بەدەست هێنابوو. براوەبوونی مادۆرۆ دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا و بەشێکی زۆر لە وڵاتانی ئەمریکای جنوبی خوازیاری ژماردنی سەر لە نوێی دەنگەکان بە بەشداری چاودێرانی نێونەتەوەی بوون. لە وڵامدا دەوڵەتی مادۆرۆ باڵیۆزخانەکانی لە وڵاتانی کە ناڕزایەتیان دەربڕیوە داخستووە و نێونەرانی وڵاتەکەی بانکێش کردووە. بەڵێ ئازیزان خۆشەویستان گشتیاڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا فەرموون بۆ بینین درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی